خۆشەویستان ڕێکخراوی خاڵ یەکێکە لەو ڕێکخراوە قازاز نوویستانەی کە لە ساڵی 2015 کار و چالاکیەکانی خستۆتە کارەوە چەندین خزمەتی بە فەرهەنگی کوردی کردووە لەوانە خاوەنی ڕۆژمێری خاڵە لەوانە گۆڤاری خاڵی هەیەوە چەندین کۆبەرهەمی کۆ کردوێتەوە کە هی نووسەرانی پێشووتر بوون و خاوەنی چەندین کتێبی ئێترەوە کۆمەڵێک کار و چالاکی و سیمینار و کۆڕبەندی زانستی پێشکەش کردووە لە ساڵانی ڕابردوودا و بێگومان هەمیشە لە پێشنگاکانی نێودوڵەتەکانی وەکو کتێبیش بەرهەمەکانی پێشکەش بە خوێنەران و بە کەسانە کردووە کە سودمەنە بن لێ و لە ساڵی ڕابردووشدا کۆمەڵێک چالاکی جیاوازی و خزمەتی گەورەی ئەنجامدا بە ئەتوانم بڵێم بە فەرهەنگی کوردی ئەمانە باس و چالاکیانە بکەین بزانین لە ساڵی داهاتووشدا دەیانەوێت چ کارێکی نوێ پێشکەش بکەن بە خوێنەران بۆ زیاتر باسکردن لە چالاکیەکانی ڕێکخراوی خاڵ بۆ هزر و ڕۆشنبیری میانداری بەڕێز تۆفیق کەریمان کردووە سەرۆکی ڕێکخراوی خاڵ کە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستا گیان بەخێر بیت مامۆستا بە تایبەتی باس لە ڕێکخراوی خاڵ بکەین لە ساڵی 2025 لە ساڵی ڕابردوودا چ خزمەت و چی گۆڕانکاریەکی کرد لە کار و چالاکیەکانیدا وەڵا زۆر سوپاسدانێکم بۆ میوانداریە گەرم و گوڕەتان موفق بنیاخوا سەبارەت بە خاڵ جەنابتان ئاگادارن لە پێشەکێکا فەرمووتان لە 2015 ئێمە خەریکین و قۆناغ هاتووین ناکرێ بڵێ هەر لە ئەوڵەوە وەهابووین بەڵام ئەکرێ بڵێم لە ساڵی 2025 جۆرێ لە دەوڵەمەندتر جۆرێ لە فراوانتری شەکەمان گەورە بوو ئەگەر زۆر کورتی کەینەوە بڵێن چیمان کرد لە ساڵی 2025 ئێمە کۆمەڵێک کۆڕ و سیمینار و گفتوگۆمان سازاند لە سلێمانی لە هەڵەبجە لە کەرکووک بەشێکی بریتی بوو لە ناساندنی بەرهەمەکانی خۆمان بەشێکیشی با بڵێن تەوەریەکمان دیارە کرد و مناقەشەی ئەو هینانە ئەکرا واتە بەستنی تقریبا نزیکەی 20 ئەکرێ بڵێم کۆڕ و سیمینار و گفتوگۆمان ساز کرد خاڵی دووهەم ئێمە سوشیال میدیا لە سوشیال میدیا دیجیتال میدیای خاڵمان هەیە خاڵ کورد لەوە هەموو بەرهەمەکانی کە لە کتێب و لە نووسین و لە گۆڤار و ئەوانە هەمانە لەوێش دووارە هەم لەوێ هەوە زایدەنەوە لە یوتیوب ئەو کۆڕانەمان بەخشە کردەوە خاڵی سێهم 4 ژمارە گۆڤاری خاڵ کە گۆڤارێکی وەرزیە 4 ژمارەمان لێ دەرکرد واتە ژمارە 47 و 48 و 49 و 50 خاڵی چوارهەم کە ئەمەیان ڕەنگێکێکە لە ئیشە سەرەکیەکان کۆمەڵە کتێب بە ئازانم بە درێژایی ساڵی 2025 سیانزە کتێبمان چاپ کرد ئەلبەتە ئەم سیانزە کتێبە بەشێکیان لە حەقەتە کتێب چاپکردن نییە بۆ مانای کتێبێک بێنەوە بنیکی بەڵکو پرۆژەیەکە پرۆژەی ئامادەکردن و کۆکردنەوە و ڕێخستن و ئەوانە ئەکرێ بڵم لەو چواربارە ئێمە ئیشمان کردووە زائیدەن کۆمەڵە عەلاقات و دروستکردنی کۆمەڵە پەیوەندی لەگەڵ دەوروبەرمان یەکێک لەو پرۆژە جوانانی کە هەتان بۆ زیاتر لە ئەبینیان لە سۆشیال میدیاتاندا پرۆژەی هاندان و بە کولتورکردنەوەی خوێندنەوە ئەمە چۆنی بزنەوە بیری خستنەوە ئێمە لە ساڵی پارۆ دەستمان پێ کرد یەک ساڵی ڕەبەقی خایاندووە لە هەڵەبجە کردومانەوە ئینشاڵڵا ساڵ لە سلێمانی شێکین نزیکەی 25 بۆ 30 لەو گەنجانەمان بان کردووە و وعدمان لێ سندن و بە فیعلی ئاسانکاریمان بۆ کردن مەسلە کتێبەکانمانەدا پیان مامۆسای باشمان بۆ ئێنا ڕاستیە بە تەنها بریتینیە لە کتێبێک بییتەوە بیخوێنێتەوە بەڵکو کۆمەڵە ڕاهێنەرمان هێنا مانگی جارێکەوانە کۆ ئەبنەوە کە کۆ ئەبنەوە ئەو ڕاهێنەرانە قسەیان بۆکردن شێوی خوێندنەوە و جۆری خوێندنەوە و کاریگەری راپۆرتیان پێ ئامادە ئەکەن و راپۆرتیان پێ خوێندنەوە و ئەوانیش وردەوردە شتیان پێ نووسن وەکو نووسەریان لێت ماوەی ساڵێکی خایاند و لەخوا بەزیاوێ دەنگدانەوەیەکی باش و ئەوانی ژوتیان ئیسفادی زۆر باشمان کردو وازەم لە ماوەی ئەو ساڵا 19 کتێبیان خوێندبوویەوە بە ئیمتیحانکردنەوە ئیمتیحانتانەکردن امتحان بەمانای بەڵێ لە پرسینەوەمان بۆ هەموو کەسێ هەیە بەشداری بکە هاگەر بەڵێ ئێمە لە ئەوڵی ساڵ ئێستا ئیعلانمان کردووە جاری ئیعلانمان کردووە ڕایەگەێنین ئەو دەورەیە ئەکەینەوە ئەو خولە ئەکەینەوە سوشیال میدیاتانە بڵاوەکەینەوە بڵێ و شتێکی زۆر باشەکەی لەوایە
کە بە ئەنازەیەکی باش ئازادێتی بە هەموو جۆرە هینێک بەس تەمەەن دیارەکەین بۆی زۆر هین نەبێت بۆ نمونە لە 16 ساڵیەوە تاوەکو 25 ساڵی ئەوە نزیکەی 10 ساڵە لەو بینە ئەیشیان جوڵێنین بۆ ئەوی خۆشیان بنووسن بۆ ئەوی خۆیان بیرکەنەوە بۆ ئەوی خۆیان بجوڵێن ئینشاءالله ئەم ساڵیش بەردەوامە بێتەوە. پرۆفێر شتێک ئەمە ئاماژەی پێ بکەی یەکێکە لە شتە زۆر جوانەکان لە ڕابردوودا من نەبوو بێت ناساندنی کتێبە ناسانی کۆبەرهەمە ئێوە کۆڕوسی منارتانە بەس بۆ نمونە ناسانی بابەتێکە بوو چەند شتێکە لە ساڵی پاردا ئێوە کردوتانە کۆمەڵی کۆبەرهەم حەزەکەم ئاماژەیەکی بێکن لەوانی تۆ من لە بەردەما ئەی خوێنمەوە کۆبەرهەمی مەلا جەمیل ڕۆژبەیانی هەروەها کۆبەرەی مامۆستا هەژار کۆبەرهەمی فارابی کتێبی چەتۆڵی ترس ئەم چالەکیان چەندینی دیکە ناساندا بۆ کردو ئەم ناسانە بۆ گرنگە بۆ کەسانی ڕۆشنبیر ئەهێن و ئەن کەسێک دێت باسی ئەم بەرهەمە کات و زیاتر ئەی ناسێنێت بە ئەو کەسانی کە لەوێنیان لە سوشال میدیا ژاب بڵاوە بێتەوە زۆر جار ئێمەش هەر بەرنامەوان بۆ کردوون و سپاسانەکەین وڵایەوە هەر ماشەڵڵا هەمیشە دەستان پێمان هەبوو سپاسانەکەین فەقت دنیاخوا قوربان جارێ ئەو کۆبەرهەمانە لە ڕاستیە کتێبێک نییە چاپیەکەی چاپیەکەی بەعەکسەوە باسی مەلا جەمیلی ڕۆژبەیانیت کرد ئەم پیاوە بە حکمی ئەوەی ژیانی لە هەموو شوێنێک بوو ینی لە کوردستانی عێراق و ئێران و دوایش لە تاران لە بەشی زۆری شارەکان ژیاوە خۆی کەرکووکیە لە بەغا ژیاوە چوو بۆ تاران ماوەیە لە کرماشان هاتوتۆ بۆ ئێرە دووار چۆتو بۆ بەغا لە هەولێر ژیاوە بۆیە ئینجاوەکو بەشی زۆری عمریشی بەڕەبەنی بردوێتە سەر ئەو نووسینانە هەیەی لەم گۆڤارەکە لەو ڕۆژنامەکە لە ڕادیۆ وتاری ڕادیۆیی ئەمانەی وتووە و دوایی نەیپەژاوەتە سەروی کۆی کاتەوە بەداخەوە ئەمری بە تەمەن لە هەرخۆی تااقەتی نەبووانە باوەڕە فەرمووی ئێمە سێدانە ساڵ خەریکی کۆکردنەوەی ئەو بەرهەمانەوی سەرجەم وتارەکانی کە لە ڕادیۆی کرماشان داوێتی وتارەکانی کە لە ڕادیۆی تاران خوێندوێتیوە ئەو وتارانەی کە لە گۆڤارەکانی تر نەو شەفەق و ژیان و لەوانە هەتا 2003 پێشی وەفاتکردنی لە ڕۆژنامەکانە ئەمە نەک ئێمە پێشی لەبەر لە ئێمە مامۆستا موفەق میرادەلی هەیە لە 2012 خەریکی کۆکردنەوە بووە بۆیە کاتێککە 6 بەرکۆ ئەەکەینەوە ئەم 6 بەرگە 3 ساڵی ویستووە چونکو تەنها ئازانم یەک بەرگی کتێب بوو یەک بەرگی کتێب بووە ئەو 5 بەرگەکەی کە تاانڵین کتێبانی هەژنۆ کتێبی ماکەین بە یەک بەرگ ئەو 5 بەرگەکەی کە هەمووی بریتی بوو لە وتارانەی لە ڕۆژنامە و گۆڤار و ڕادیۆ و ئەوانە پەخشی کردووە بۆیە بەزەر ئەوە یەک دووەم لە ڕاستیە جیلی تازە جاریوا هەیە ئەو ناوانەی لە بیر چووەتەوە نازانێت چی خزمەتێک کراوە نازانێنەوەی پێشی ئەم چی کردووە کەسێکی وەکو مەلا جەمیل یعنی نزیکەی 6 ساڵ نووسیوێتی کەم ڕێەکەوێ ینی ئێمە باسی شەرەوە بڵێم ئێوە چۆن ئەم کەسانە لەبژێن لەسەر چ میکانیزمێک کەسێک گەڵەبژێن مەسەن 3 ساڵەوە خەریکە بن بە هەموو بەرهەمەکانی کە شایانی ئەوە بێت ئێوە ئەوەی بۆ بکەن خۆی مامۆستا ئێمە نووسەرمان زۆرە لە ڕابردووە بەس ئەوانەی کە وردە ینی کتێبێ دوو کتێبە نووسن تااقەتیان نامێنێ وەرحاصل کەسیانی قوڵنین لەناو ئەمانە کۆمەڵە کەس هەڵەکەون مێژوو شایەتیان بۆدا دەوروبەر شایەتیان بۆدا ئەمانە خزمەتی زۆر گەوریان کردو هەرێکە لە مەجالێکە بۆ نمونە کەسێکی وەکو هەژار وردە هەژار خۆی سەلماند ئەو زمانە فراوانە ئەو هەیەتی کەم خەڵکی کە هەیەتی مەسەلە مەسعود محەممەد ئەو بیرە قوڵە و ئەو بیرە فراوانە و ئەو مەسائلە ئەدەبیانەی مەسعود محەممەد لە سەری ڕات خەڵکی کە لە سەری نەڕۆیشتووە بە کورتی ئەکرێ بڵێن کۆڵەکەی زمانی کوردی بریتە لە مەجموعەیە کەس بەڵێ نووسەرمان زۆرە بەس لە ڕابردووە ئێمە ڕەنگ بێ نەگاتە پەنجەکانی هەرتوو دەست بۆیە ئەمانە لە ناو ڕۆشنبیرانە زۆر دیارن ینی کاڵەی مەسعود محەممەد کاڵەی هەژار کاڵەی شێخ محەممەدی خاڵ کاڵەی مەلا جەمیل هەموو ئەمانە کەسانێکن لە ڕواد و سەرقافڵەی نووسەران و هەموو لایەک احترافیان پێکات بۆیە هەڵبژاردنیان زۆر قورس نییە جگە لەوە لە ڕاستە ئێمە بەڵێ لە خاڵا کۆمەڵە خەڵکی متەوازیع بەس ڕاوێژکارێکی زۆرمان هەیە ینی ئێمە پێم خۆشەوە بە جەنابتان بگێنم لە هەموو شار و ناوچەکانی کوردستانە کۆمەڵی خەڵکی بەتوانە ئێمە ڕاوێژیان پێکەین بۆ هەر پرۆژەیەکە ئیکەین
ئەگەر باسی قەزەیەکی یاسایی بۆ نمونە باسەکەین باسی مەوزوعێکی لەسەر زمان ئەمانەوێت لەسەر ئەدەبیات بکەین خەڵکانی پسپۆر بانگەکەین ئەوانیش بە خۆشحاڵی و ماڵیان ئاوا بێ هەمووشی خۆبەخشانە یەن مناقەشەی مەوزوعەکەی کە جەناب باسی ئەوەکەی بۆ نمونە بە باسی مەلا جەمیلمان کرد ئێمە هاتین زریان حاجیمان دکتۆر زریان حاجیمان هێنا کە پسپۆرەکەی لە مێژوایە دکتۆر یاسین تاهامان هێنا کە مامۆسای مێژووە کاگە حەمە باقی کە تەمەنێک لەگەڵ مەلا جەمیلا ژیاوە هەموو ئەمانە بە کورتی کە مناقەشانەکەین ئەوان ڕێەکەون لەسەر کەسێک کە شایستەیەوەی دکتۆر نەجاتی عەبدوڵڵا لە فەرەنساوە مەسەلە مەجموعەیەک لەو ڕۆشنبیرە گەورانە یەن مەوزوعەکە بۆ ئێمە تاوتیەکەن و ئەگەر بڵێم شتەکە خەنە بەردەستان لە فڵان کەس باشە ئێمەش دەستکەین بێ مامۆستا هەمیشە لە بواری دیجیتاڵی میدیاییدا ناوەندە هزری و ڕۆشنبیریەکان تا ڕادەیەک کەمتر ئەبینرێن و ڕۆڵێکی بەرچاویان نییە کاتێکی ژیانە ناو میدیاوە خەڵک پێشوازێکی ئەوەی لێ ناکا لە بەرەوەی بابەتی ڕۆشنبیری و هزری بابەتێکی قوڵە لە سوۆشیال میدیا زۆرجار وەکو پێویست ناتوان ڕێساغ بکرێتەوە ئەو گرنگی خۆی ناگەێنێ بەڵام ئێوە لە هەوڵێکی نوێدا ئەم کارەتان کردووە دەوترێت پێشوازێکی باشیشتان لێکراوە بە دیجیتاڵیکردن و ئەو بابەتانی کاتانە و لەگەڵ بڵاوکردنەوەی لە میدیادا چ کاریگەریەکی هەیە بۆ ناوەندەکەی ئێوە بۆ ڕێکخراوەکەی ئێوە وەڵاهی لەو کاتەوە زیاتر ئیشوکارمان بەشێک لە ئیشمان گواستێتەوە بۆ سۆشیال میدیا و ئیتر بە هەموو پەیج و وەبسایت و یوتیوب و ئەوانە هەر بەڕاستی خەڵکێکی زۆر پەیوەندی پێوە کردوین ئەوەی جەنابتەڵی ڕێک پێچوانەی ئەو گرنگە زانی چۆنەوەی بزانی ینی تۆ دەرونی و خەڵکی خۆت بناسی بۆ نمونە ئێمە وتارێکی بیزلاپەڕەیمان هەیە ئەزانی گەنجێک تااقەتی ئەمەی نییە ئەم بیزلاپەڕی وەکەین بە بیزدێر لەوێەوە هاانیە دەین بۆ بڕاتە ناوی بیزلاپەڕەیەکە سەرباسێکی سەرنجڕاکێش ئەو ڕۆشنبیرە دیارانەی کاوەکو قسەیەکی هینیان هەیە قسەیەکی تازەیان هەیە لەسەر کای ڕۆشنبیریەکە ئەوانە بێنی ئێمە بە پێشەوانەوە هەستەکەین ئەو تەواصل و پەیوەندیانەی لە ناو سۆشیال میدیاوە یان لەگەڵمانە زیاترن لە کۆڕ و مەجلیسەکانی ترمان بەڕاستی کات پێشوازێکی باشی لێکرا زۆر باش بەڵێ بوونی ئەو کۆنفرانسانە هاوبەشە کۆنفرانسیەکانەمە تا چەند گرنگە ئێوە بۆ ئەمەشتانەیانی بە دەر لە بابەتی نووسین ینی کۆکردنەوەی کۆبرامەکانم بابەتتانێ بوون لە ساڵی پار نانوشانی کۆنفرانسێکتانە بۆ کیمەبارانی هەڵابجەڕان دوو لێکەوتەکانی بوون نەمەیەکێک لەو ئەمە بۆ گرنگن بۆ ئەمانش باسەکەن لە کار و چالاکیەکانی ئێوەیە وڵی ئێمە ئەگەر باسی کای ڕۆشنبیری بکەین ڕۆشنبیری هەموو شتێکە گرێتەوە بۆیە وەختی زانکۆی سلێمان زانگوی هەڵابجە و هیم داوای سپۆنسەر و هاوبەشی کرد بە سپاسەوە یەکشێتە ئارسکەم لەسەر کاروباری خاڵ کەم ڕێەکەوێ ئێمە ئیشی سربەخۆمان هەبێ یانی هەر بەتەنها بین ئەکرێ بڵێم بەشی هەرە زۆری ئیشەکانمان هاوبەشە بۆچی هاوبەشە لەبەر دوو سەبەب یەکیان لە ڕۆی با بڵێن معریفیەوە هەستەکەین پێویستمان بە خەڵکێکی زۆر لەگەڵمانە بێ دووهەم لە ڕۆ مادیەکەوە لە ڕاستی ئێمە سەرچاوەیەکی دیاریکراومان نییە بڵین ئەوە نەهیرکەین بۆیە لەگەڵ دام و دەستگا ڕۆشنبیریەکانە ڕێەکەوین کە ئەوان پشتیوانمان بن بە نمونە ئێمە باسی ئەگەر ئینسایکلۆپیدیای پارێزگای هەڵەبجە بکەین ئەویش وا 3 ساڵ زیاترە ئێمە خەریکین ومێ دەکەین سبەی و دووسبەی بگەڕێتەوە یانی تەواو بێ هەستمان کرد زانیاری نامە ئێمە ناومەناوە زانیاری نامە لە جیاتی ئینسایکلۆپیدیا ئەمان ئەوێت ڕووماڵی تەواوی هەڵەبجە بکەین بە مێژوو جوگرافی کەسایەتی دام و دەستگا ئەمانە هەر لە حەقەتە ئەمە تەنها پێویستی بە دەستگایەکی معریفی هەبوو پشتیوانیمان بکات بۆیە چوین داوامان کرد لەگەڵ زانکۆ کردمان بە ئیشێکی هاوبەش ئیشێکی 3 ساڵیش ئێمە نزیکەی 90 کەس ئیشێ کرد لەگەڵمانە ئەم 90 کەسە پێویستە هەر کرێسارەکەی بۆ سەرفکەی هەر هاتوچۆی نان خواردنشتەکەی بۆ سەرفکەی ڕووی مادی و پێویستی بە هەیە بۆیە تەکلیفان کرد لە بەڕێز شیعەلی شیعەزەدین سەرمایەداری خێرخواز ئەو لا نمادەی گرتە ئەستۆ کەواتە پرۆژەکە بوو بە پرۆژەی 3 کەس 3 جیهەت زانکۆی هەڵەبجە ڕێکخراوی خاڵ کاک شیعەلی شیعەزەدین ئەمەی مەلا جەمیل کە جەنابەت باسان کرد یعنی کاک مەلا جەمیل ئێمە سەرجەم ئەو بەڕێزانەی کە هاوکار بوون نیشیان کرد خۆبەخش بوون بەڵام ئەرزم کردی کۆمەڵی مەسرف و زەحمەت و ئەوانیان هەیە جگە لە
دوای چاپکردنەکەیشی ئەوێت بۆیە لەگەڵ بەڕێزان کاکشاخەوان و دکتۆر تەها ڕەسوڵەتە لە ڕێکخراوی یاسەنتەری جەمال عیرفان لەگەڵ ئەوانە ڕێکەوتین کەریمی عەلاکە و جەمال عیرفان ئەوان هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی جێگە ئەوانەوە کار ئاسانیان بۆ کردین بە کورتی ئەمە زۆر کێشەمان نییە تەنها بڵێن ئێمە شۆڕە سوارین و نابێت کەس هاوکارمان بێتوانە بەعکسەوە بەشی هەرە زۆری باوەڕەکەی جاری وا هەیە گۆڤارەکەوتوش هەروایە ئەو گۆڤاری خاڵ کە ئێستا باسیکردنەوە زەم 51 ژمارە گۆڤاری خاڵ ئەو چەند ساڵە ئیشێکی هاوبەشە لە بینی ڕێکخراوی خاڵ و سنتەری زەهاویە ماڵیان ئاهابی ئەوان هەم وەکو هێزە مرۆیەکە ینی دەسەی نووسەرانێکی بڕێکوپێکیان پێکێناوە ئێمەش لە خزمەتیان نین بە یەکەوە ینی نەکەین هەمووەکو ڕۆمادێکە ئەوان ئەوە ساڵهای ساڵە پشتیوانێکی مادی باشی گۆڤارەکەکەنەوەی بن بڕێەوە کاتێ لە هەردوو ڕۆکەوە ئیشە هاوبەشەکان چێژێکی کەشی هەیە ئەوەشتان ئاسکەم کە وردە علاقەیەک دروستەکە تەواسولێک دروستەکە خەڵکەکە لە یەک تێگا ینی ئەم نقطە زۆر بەلای منەوە مهمە ینی ببی بە سەکۆیە بۆ کۆکردنەوەی ئەو خەڵک لە ڕووی سیاسی و لە ڕووی زۆرشتی دیکەوە شتە هاوبەشەکان جایەتی یەکترەکەنەوە کۆ بنەوە زیاترا ئەمە ینی لەم پەڕی ڕاست بە ئەو پەڕی کابرای کەسێکی ئیسلامی زۆر مولتەزیم و کەسێکی کەشکە نوێژ ناکا و نازانم ئەنی بەڕاستی من ناپرسم اعتقاد و شتی چۆنە ئەسڵی ئیشەکەەوەیە کارەکەی پێمەی سەربی ماوەسا تۆفیق ئێوە ئەوەکو دەستەی جێبجێکاری خاڵ کۆبوونەوە کۆتا کۆبوونەوەتان ئەنجامدا لە ساڵی 2025 و کۆمەڵێک بڕیارتان تێدا بۆ ساڵی نوێ و یەکێک لە بڕیارەکان سەرنجی منی ڕاکێشا ئەوەی کە ئیتر کتێب نابەخشن هۆکاری ئەمە چییە ئایا ئەمە هەنگاوێکی ترە لە ساڵای ڕابردووە ئێمە بینیمان زۆر قازانجنەویستانە زۆرێک لە بەرهەمەکانتان هەر پێشکەش بە خوێنەران کرد ئەم ساڵ بۆچی ئەم بڕیارەتان ناکە ئیتر کتێب نەبەخشن بەڕێی من ئاسانکاری بکەین بۆ خەڵکی کە باشترە ئەمە هەنگاوێکی تریشە ئاسانکاری بەدیلمان هەیە بۆ کتێب نەبەخشین ئەم ڕۆژمێرە با بڵێن 6,000 دیناری تێشی ئێمە دین بە 4,000 دینار بۆ نمونە کۆبەرهەمێک لە ڕاستیا دوو نقطە تەسیری یەکێکیان کە نایبەخشین سیارێکی زۆر ڕەمزیەخینە سەری کۆبەرهەمی کە ساڵە کۆبەرهەمی جەمال دکتۆر عیرفان مستەفا کە کۆبەرهەمی فارابی کە چاپمان کردووە 5 بەرگە 20,000مان لەسەرداناوە کاتە کتێبی بە 4,000 دینار وا نازانم زۆریشی شتێکی هین بێت زۆر لەوەی زیاتری تێوە بە دڵنیایەوە زۆر لەوە زیاتری تێچوو ینی کەم دووهەمیش لە حەقەتە هەستەکەین احترامن بۆ جەناتەن بەعزێ خەڵکن کتێبەکە وەرەگرن و نایخوێنەوە بۆیە هەر شتێ بە بەلاش دەستکەوێت زۆر جار ئەو قیمەت و نرخەی نامێنێ بەڕاستی مامۆستا بۆ ساڵی ئایندە پلانتان چییە بە ئینشاءڵڵا بۆ ساڵیان لەم ساڵێکە تیانێتە 2026 وڵای خوا یار بێ ئینشاءڵڵا وەکو پلان و ئەوانە کاری سوسیال میدیا و دیجیتال میدیاوان هەر بەردەوام بین و گەورەتر و فراوانتر یەکەی بەتایبەتی لە بەرنامە یوتیوبوانە ئەمانەیە زیاتر ئینشاءڵڵا تایە بابەت و باسی زیاترمان هەبێت لەبارەی پرۆژەی نووسینەوە ئەمانەوەی دەستبەرین بۆ هەندێ شتی دەست بۆ نەبرا بەڕاستی جایتر ئایا سەرەکەوینیان نازانم مەسەرە بۆ نمونە ئەگەر هین بێ بوترێ ئێمە لەگەڵ کۆمەڵێک لە نالی ناسانە قسەمان کردووە ئەوانەی کە شارەزایەکی قوڵیان هەیە لە سەر ژیانی نالی و شاری نالی و ئەدەبیاتی نالی و ئەوانە لەگەڵ بنەماڵی بەڕێز مامۆسانی مدەڕیسی شارڕێکەوتوین کە دیوانی نالی و دیوانەکانی کەیش ئەوانەی کە مامۆسایان کردوانە ئێمە سەر لە نوێ تازەیان کەینەوە واتە دەستکاری و مامۆستا مەلاکەریم نەکەین چی نووسیوە بە ڕەحمەت بێ بەڵام کۆمەڵێ ئیزافەی پێویستە کۆمەڵێ دەستکاری پێویستە ژیان نامەکەی بەڕەنکاری هاتووە بەسەرایی نالیەوانە ئەمە یەکێکە لە ئیشەکانمان ئەمڕۆ سبەی لەگەڵیانە کۆبینەوە لە هەولێر و لە سلێمانی و لە ڕۆژهەڵات و ئەوانە مەجموعە لەو ئەدیب و ڕۆشنبیرانە کۆکەینەوە بزانین ئێمە چیمان پێکرێ خزمەتێکی تر بە دیوانی نالی ئەلبەتە ئەمە بۆ مەحوی و بێخودوانیش هەر دروستە ئەو ڕەنگ بێکێک بێ لەو ئیشانەی
نازانین چەندێکتیایە سەرکەوتووە بین بەڵام بەڕاستی تەسمیممان گرتووە لە ناو کەڵە نووسەرەکانە نووسەرە دیارەکانە دووسێ کەسێک دووسێ نووسری گەورە ماوە هێشتا وەکو کۆبەرهەمیان چاپ نەکراون ئەمانەوێت ئیشیش لەسەر ئەوان بکەین لە نمونەی ئەلادین سەجادی بۆ نمونە لە بەرنامانە هەیە ژیاننامەی پێغەمبەری مەزنی مامۆستا پارەزانی کە یەکەم ژیاننامەی تێروتەسە لە کاتی خۆی لە ساڵی 1973 چاپ کراوە و تا ئێستا زۆر جار چاپ کراوە ئێمە ئەمانەوێت بە کوردی بەڵێ بە تەخریجی حەدیسەکان ئەوانە کراوە ماڵێن ئاوێ برادرانی ڕۆشنبیر کردویانە ئەمانە ئێوە سەر لە نوێ خوایەر بێ چاپیکەینەوە مامۆستا کەوێنەوە پرسیار تۆزێک لەم سەردەمەی ئێستا لەوانەیە تۆزێک قەیرانی زمانمان هەبێ زمانەوانی کوردی ئەوە لە نووسینەکان تا چەند گرنگیتان داوە بۆ پارێزگاریکردن لە زمانی کوردی لە فەرهەنگی کوردی ئەو شە جوانانەی کە هەیە وەک خۆدا ماژ پێکرد لە بوون لە مکریانیەوە هەر دەوڵەمەندە بە بابەتی زمانوانیوانەوە تا چەند ئەم ئەپارێزن و زیاتر وائەکەن کە وشە کوردیە پەتیەکان لە نێو کۆمەلگادا بوونی هەبێت واللهی ئێستا کاڵین مەسعود محەممەد یا هەژار لە حەقەتا بەشێکی زۆری ئەوەی کە کتێبەکانیان سەر لە نێکۆ کردوێتەوە تەنها لەبەر خاتری بەشێکی زۆری لەبەر خاتری زمانەکەیە ئەو زمانە پاراوە دەوڵەمەنە جوانە هەیەی ئەوە یەک دوو هەم ڕاستی ئێمە خەڵکێکمان ڕاست پاردووە تەنها بە دوای ڕیشەی وشەکانە بگەڕێت و چاپێکی چاکێکی وەکو مامۆستا ئیبراهیم عەبدوڵڵا ئاغی هەیە دوو کتێبمان بۆ چاپ کردو تەکلیفمان لێ کردووە کە خۆی ئەچی ئەو گوندانە ئەگەڕێ ئەولادیانە ئەگەڕێ پیاوە پیر و پیرەژن و دایە پیرەکان ئەبینێ ئەم موشە لەکیوە هاتووە چۆن هاتووە چی کردووە تا ئێستا بە ناوی بەرچنەوە دوو لە کتێبەکانی من کۆ کردوێتەوە و چاپمان کردووە ئیشمانوێت ئینشاڵڵا سێم و چوارهەم بێت لەگەڵ هەندێک برادرا بەڕاستی خەریکی فەرهەنگێکین ئەگەر خوایار بێ ڕەنگ بێ خزمەتێکی ترە ئەوە مادەم جەنابەت فەرمووت خەریکی هەر بۆ ئەوەی زمانی خۆ ئێمە زانی تەفسیری زۆر جوان کراوە بە قورئان و ئەوانە بەس لە ڕووی زمانیوە ئەوەی مامۆستا هەژار لە ڕووی زمانەوە نەک لە ڕووی چەندێک پێکاوێتیوانە لە ڕاستیە سەرتەڵە ئەوە خەریکین ئینشاءڵڵا تەسجیلیەکەین ئومێد دەکەین بۆ ڕەمەزان بێوەیەکی لە ئیشە جوانەکان بە دەنگ و ڕەنگ و ئەوانە ئینشاءڵڵا بڵاویکەینەوە مامۆستا ئەمەش ئەنی ئەوەی کە ئێوە ئەیکەن قوتابخانەیەکشە بۆ کاری میدیایی بۆ میدیاکاریان یار بۆی کە ناڵێم وەکوتم لانێ هەنێ وشانێش دەبین لەسەر شاشەکانەڕۆ ینی تۆ بیبینیەڵی ئەمە هیچ کوردێکی پێوە نییە ئێوە توانن سوود بۆ هەوچینی توێژەکان بگەین لەو بارەیە وڵای ئەمانێکی مامۆسامانەوێ بەڕاستی مڵکی هەموو لایەک بین بۆ باوەڕمان بە ئیشی دەستە جەمعی هەیە باوەڕمان وان نییە خاڵ بە تەنها شۆڕە سوارە و ئەتوانی هەموو ئیشەکان بکات ئێمە ئەگەر بتوانین ینی باوەڕ بفەرموو ئەگەر بڵێن ئێمە لە ماوەی ئەم 10 ساڵە 20 پرۆژەمان هەبووە 20 تاقمی جیاوازمان هێناوە بۆ ناو ئیشەکەی خۆمان ئێمە نەمان هێناوە ئەوان خۆیان هاتونەتە ناو کارەکانە ئەمانە تەنها کۆمەڵە خەڵکی مێژوو نووس خەریکینی ئەوە تەنها کۆمەڵە شاعیر و ئەدیب ئەوە نازانم وەختێک کە ئیشەکەی لەگەڵ یان هەست بە مرتاحێکی تەواوی چونکو ئیشەکە ئیشێکی خۆبەخشانەیە و ئیشێکی معریفی و کەلتوریە زۆر سەرێشەی تیان نییە و تعارف و تێکەڵێکی زۆر باش دروستە بێت و بەڕاستی ینی زۆربەی کات باشەکەی لەوایە ئەوان فکرەکە ئەدەن بە تۆ ئەوان پرۆژەکان بۆ تۆ ئەخەنە پێش ئەمانە ینی من وەکو خۆم لە خاڵە زۆر استفادەم کردو لەو خەڵکە یعنی هەستەکەم ئەوان لە ڕاستیە جوڵێنەر و خاوەنی بیرۆکەکانی ئێمن سەرجەنابەت کە باسی پرۆژەی ساڵی 2026ەکەی هەر بەڕاستی ڕەنگ بێ ئەگەر 10 پرۆژەمان هەبێ دوانیان هی خۆمان نەبێ هەمووی هی ئەو مامۆستا پێگەیشت و تێگەیشتوانەیە و هەمووشی سەرکەشتی واقعی و جوانەوانە نەک ئەوەنە ئەوانیشن کاوەکو هەوڵی جددی ئەدەن بۆ ئەوەی بڵاو بێتەوە بۆ ئەوەی سپۆنسەری بۆ پیاکەن بۆ ئەوەی پشتیوانی بکەن و کەناڵەکانی ئەعلامیش بەڕاستی کەناڵێکی وەکو پەیام یان سپێدە یا ئەو بەڕێزانەی تر یعنی هەر پەیجەکان بەڕاستی زۆر هاوکاریە من ئەمە بۆ تەمایەوەی خاڵ لەو ماوە کورتا لە ڕاستیە الحەمدوللا تا ئەنازەیەک دەنگی داوەتەوە تا ئەنازەیەک خەڵک دەستخۆشیمان لێکات زۆر سپاس دەکەین بە ڕێز مامۆستا تۆفیقکەریم سەرۆکی ڕێکخراوی خاڵ بۆ هزر و ڕۆشنبیری خوا بەخێر بێت سپاس بۆ دەستتە بە هیوای سەرکەوتنی زیاتر ئینشاءالله خوا بەخێر بێت